دەگەڕێنەوە هەرێمی کوردستان و لە یاریەکانی گەڕی شەشەمی خولی نایابی کوردستان بۆ تۆپی باسکە لە شاری هەولێر و لە هۆڵی ئەکاد عنکاوە باسکەی یانەی ئاسۆ میوانداری باسکەی دەربەندیخانی کرد. ئەم یاریە بۆ هەردوویانە گرنگ بوو بەهۆی ئەوەی لە لێواری دابەزیندان هەردوویانە تەنها یەک یاری براوە بوون. یاریەکانی ڕابردوویان ئاسۆ بە سەرەتایەکی زۆر باش دەستی بە یاری کرد و بەکۆکردنەوەی خاڵی دوو هێندەی تیوی میوان لە چارەکی یەکەم پێشکەوت 24 دەربەندیخان دەستەوەستان نەبوون لە ماوەی دووەمی یاریەکە پێشکەوتن و جیاوازی خاڵەکان یاریەکەیان گەیاندا 39-32 کە هەر لە بەرژەوەندی ئاسۆ بوو. ماوەی سێمی یاریەکە جارێکی دیکە یاریزانانی دەربەندیخان پێشکەوتنەوە و 5 خاڵی تریان لە جیاوازیەکە کەم کردەوە، بەڵام نەگەیشتنەوە خاڵەکانی ئاسۆ. خاڵەکانی یاریەکە گەیشتە 52-50. چارەکی کۆتایی یاریەکە شەڕی یەکلاییکردنەوەی ئەنجامەکە بوو، بەڵام بە شێوەیەکی بەرگری نەوەک هێرشبەرانە و یاریزانانی هەردوویانەش زۆرترین خاڵیان لەدەستدا. ئەنجامی ئەم چارەکە یەکسان بوو، بۆیە ئەنجام یاریەکە تەنها بە جیاوازی 2 خاڵ و با 69 خاڵ بەرامبەر 67 خاڵ بە سوودی یانەی ئاسۆ بە کۆتا هات. بەمانجامە ئاسۆ دووەم سەرکەوتنی لە خۆی 3 شکستی شەو بووە خاوەنی 7 خاڵ، یانی دەربەندیخانیش خاوەنی هەمان ڕێژی خاڵە، بەڵام یاریەکی زیاتری ئەنجامدا و لە کۆی 6 یاری تەنها یەک سەرکەوتنی هەیە و هەڕەشەی دابەزینی لەسەرە. یاریکی مەسیری بردو لەبەر وەردو لە ئەگەری دابەزینان یاریکی پڕ حەماس بوو 67-69 بوو، فەرقی 2 خاڵ دۆڕین، بەڵام ئەوە تەسیری لێمە کرد ساحی خۆمان نەبوو، هیلاک بووین، تەشکیلەمان تەواو نییە، ئیسیجامان نییە، یەک دوو یارزانی چاکی ئەساسی تیپەکەمان ئیسابەیان هەیە. بەڕاستی یاریەکی تابلەی ئاست بەرز بوو، دەستخۆشی لە یاریزانەکانمان دەکەم، بەڕاستی ئەمڕۆ پاڵەوان بوون، دەستخۆشی لە یانی دەربەندیخان دەکەم تۆش بکەین و ئینشاڵڵا لە یاریەکانی داهات و هەر بۆ ئاستە بەردەوام دەبین و